بایکۆت نشکە ئەمانە کارمەندی مدیریەت و کارمەندی مەفرەزەن هاتوونەتە سەرجادە و بە ئەمریش پێیان کراوە. بایکۆتی ئێمە بەرداوامە بڵێ وەکو شتێک گەڵێن ئەمە پەرلەمانی کوردستانێک نەخۆ کەس سەرپەرشتی ناکە کەس نایەتە ناوی ئەشکەوتێکە هەبوو یان نەبوو دەسەڵاتی کەسیتیان نیە. هاتووە لێرا بینایەکی گرتووە بە ناوی پەرلەمانی کوردستان لقی نووسینگەی سلێمانی ئێ باش ئەمە تۆ گریمان پەرلەمانی تو بە 50 وەرەقە گرتوتە کاکە مەیە بەمنەوە 50 وەرەقە مە شێرەوە بە حکومت بێ بە کەمەندام بێ بە دایکی ئەو شەهیدانە بێ بە کەمەندام و بێ بۆ فەقیرانە بۆ کرێچێ نشینانە کە پارەیان نییە کە قوتیان نێ بێخۆن من داوای ئەوە ناکەم ئەم بینایە بۆچی گرتووە هەر کارتۆنێکەوە تەواو ئەم هەموو کارمەندانی کە لێرا کۆبوونەتە بۆچی کۆبوونەتەوە بۆ قوتی هەموو موچەخۆران کۆبوونەتەوە بەتەنها بۆ ئێمە نییە. لە بەریتانیا بۆم 7 ساڵ جەریدێکی ئینگلیزی نووسرا بوو ئەل جەریدەکە ئاو دەست و تەوالێت و حەمامی سەدامی لە جەریدە ئینگلیزیەکەی نووسرا بوو جەریدەی BBC وۆرد نووسرا بوو کە هەمووی ئاڵتونە لە هەمان کادا نووسیبیان لێدانی عێراق زۆر ئاسانە سێ جوندیان پیشاندا بوو جوندێکە جلەکانیان دڕابوون بەڵام دڕابێکی چایشی ڕەش و قۆرێک لەسەر هات چۆن دەسی بۆ سەیران شوان چۆن شوانی گەڵمەدە ڕێزمەیە قۆرێکی ڕەش و سێ سەمونی ڕقیاندا نابوو کەسە زانە عسکەریەکانی بەریتانیا قسان لەسەر کردویان ئەم جیرانی لێدانی عێراقا پێش 2023 لە بەریتانیا ئەم ساڵی 2002 بۆ باز دەکەم وتی لێدانی زۆر ئاسانە لەبەرەوەی جێشەکەی برسیە بەڵام لە ناوچوونی ئەمانیش زۆر ئاسانە لەبەرەوەی پێشمەرگە برسیە وەڕێزم هەیە بۆ پێشمەرگە کە چاوی منە خۆم پێشمەرگەم ئامۆژگاریتان دەکەم ئامۆژگاریەکەم ئەوەیە بۆتان بە ئەم بەروبوومی خوێنی شەید و ئەنفالەی کە هەمومان بە هەمومان ئەم ڕەنجەمان داوە با گەورەیکەین نە تەسکیکەینەوە بیکەینە بێ بازرگانی بیرە نەوت و تیجارەتی خۆمان با ئاگامان لە خەڵکەکەمان بێ بەڕاستی ئەوەی کە ئێستا گربوونێتەوە لێرەوەمانە تاکید بە کۆمەڵی هەڕەشۆ مەترسیش هاتوونەتە ئێرە وەڵامی تر دیارە نەترسانی لە کۆمەڵە شێتی چیشمالیەکە قابلی ئەدامان بێگومان هەروەڵا فشاریان لە زۆربەی و کارمەندانە کردووە و لە زۆربەی تریشی ژنا فشار نەبێ ینی چی ئاواڕی تۆ ئەگەر معاش وەرگرتۆ بەسەر سەر و بەسەر چاو ئەگەر زیایەکە وەرگرتۆ بەسەر سەر و بەسەر چاو ئەگەر 200,000 زیای وەرگرتۆ کاکە بەسەر سەر و بەسەر چاو وەڵا ئەڵەم حەقتە تو چی وەرگرتۆ وەکو من معاشەکە وەرگرتۆ وەکو من لێو بڕاوە کاکەژیان لە پای چی ئاچیتۆ سەر گۆڕەپانەکە و داوامەکەی بۆچێ 29 ساڵە تێنەگەشتی لەمانی ینی تازە بە تەمای وەڵا 15 ڕۆژ مۆڵەتمان بەرێ